دەرمان بەم جۆری ئێستای کە هەیە لە ناو دەرمانخانەکان چۆنە؟ بێخاوەنە کەس لێ بەراقەبەی بکات. الصيدلية تاخذ قاطين. دواکە جاروای لێرە ئەکڕم گرانترە لە شۆن تریکردم هەرزانترە. نرخی دەرمان بەڕاستی زۆر گرایمە. شەریطين يقول 50,000 50,000 أنا أسبوع أشتغل أنا ما طلع 50,000. سەیدەلیەکان زەمیریان نییە خاستن دکتۆرەکان بە تایبەت یەکێکی سەگە نەخۆشەکەی خۆ ناتوانم ڕۆ دەرمان بکڕێ. سڵاوتان لەبێت محەممەد علیم بابەتی ڕۆژتان پێشکەشەکەم خۆشەویستان ئێمە ئەمڕۆ تایبەت لەسەر دەرمانخانەکان گفتوگۆکەین هاوکات با بزانین ڕوونتر لە زاری خەڵکەوە بیویستین نرخی دەرمان بەم جۆری ئێستای کە هەیە لە ناو دەرمانخانەکان چۆنە چەند پرسیارێکی تریش من زیاتر لەگەڵ خەڵک گفتوگۆکەم لەسەرم بابەت بینەربن. ئەمڕۆ من لەسەر نرخی دەرمان لەگەڵ خەڵک قساکەم نرخی دەرمانت پێ چۆن؟ وڵی نرخی دەرمان کەوتەتە سەر ئەو نەخۆشیە نەخۆشی وایە گرانە داواکە جاروای لێرە ئەکڕم گرانترە لە شۆن تریکردم هەرزانترە ینی سعرەکانی یەک سعر نییە کە تۆ تابت بێ و بڵێ ئەم داوا دەرمانە ئەکڕم تر لە شۆنێ 50 ئەکەوێت لە شۆنی 25 ئەکەوێت ئاهوای براک باش ئەم بێ بەرنامەیە یعنی بۆ ئەی خەڵک چی تر دەرەگەن ڕێ حکوومەت ئەبێت داینا حکوومەتەکە خۆیەتی ئەبێت دای مەزرێن و لەسەری سعردامە لەسەری بڵێ ئەو شتە بۆ نیە لەوە زیاتری مەکەن. باشە هەڵبەت هەموو شارێ چینی هەژاری هەیە ئێمەش هەمانە لەم شارە خەڵکی فەقیر و هەژار چی بکە میوەڵە خەڵکی هەژار چی بکە ئەبێ بخۆی هەر بخۆی دادە سەر خۆی و ئەوەی هەیەی سەرفیکە هەتا کۆتایی پێدەوێتەوە هەرەوە زیاترمان نییە. شخاڵەوە هەمان پرسیار لە تۆشەکەم مادام لە پەنام وەستای نرخی دەرمان چۆنە بین؟ والله حسب صيدلية صيدلية هي سعركي خوي يعني توزيك خاتباني وهي دقات خاتباني لبر أوي نية مراقبة نية لسر هيج كسك نلا بازار هي نلا صيدلية نلا دكتور نلا درماخانة هيج نية هاتك هلا سيبا كيف خوي شكا وايا أما لا تشي ودي ل بيبرو سري حكومتك غير حكومت بيه مراقبة دابنات تمام بو ام بازار بدنه اشياء شلون فروشي اشياء شلون نفروشي اما جرانا او هرزانه نيه هاش كتبو خوي من حساب كيف خو مو دكان منا او علم عليه سنه علم 3000 مراقبه لسر بيناتهم يكفي زياد دابن مثلا ما فهم بازار تو بيني هم واي پێت وایە دەرمانخانەکان هیچ مراقبەی چاودێرییان لەسەر نەبێ؟ والله ئەگەر هەبێ ناتوانێت زیاد بکات سعرێک تو لەسەر ئەو دەرمانە نووسراوە 1700 بە 2000 بنووسی مراقبە هەبێ لەسەری ئەیگرێ ناتوانێت لەو سعرەی خۆی زیاتر بنووسێ بەڵام ئیسا لە بازارە هیچ مراقبێک نییە بە هیچ شتێک نە لە بەنزیخانە نە لە مەتاعم نە لە سەیدەلی نە لە دەرمانخانە هیچ شتێک نییە بێسەر و بێبەرێ بێخاوەنە کەس نییە بەراقبەی بکات. ئیدارەی ئەم شارەیەشی چییە؟ ئیدارەی ئەم شارە بە بەرەڵاییە کەس بۆ کەس نییە ڕۆژێکمان نەدی مەسئولێ مراقیبێک بسرۆتە لەو بازارە محافظ ببێت مراقبە بکە گڕخوا سیرکە تەواویانە مەشارع نییە زبڵەوە تاها بڕاو سیرکە ئەوێ کە بزانە چێنە زبڵ لێ لەبیانەوە تا ئێوارە زبڵ خڕەکرێتەوە نایبێت ئەڵبەتە ئەوش کێشە و گرفتە تەواو کەس نییە بێبەرەوە بێسەرەیە کەس نییە مراقبە بکە بەخێر بێن سەر چاو. أنت مريض جاي للدكتور صح؟ اي نعم. شلون دا تشوف أسعار الأدوية؟ جهنم والله جهنم والله حد مخافة الله ماكو غير احكي لك الصدق والله عمي الصيدلية تاخذ قاطين مو قاط واحد اذا يسوون 30,000 هو والدكتور يكتب لك الوصفة تاخذها على غير صيدلية ما يعرف على الوصفة ايه مشفرة الا ترجع على الصيدلية. هذيك المرة رجعت اخذت علاج منه رحت الحي الحجاج اخذ علاج منك ارخص خوش حكي رحت هناك كل صيدليه اوديها الوصفه ما حد يعرف عليها يعني الا الصيدليه نفسها. انت تقول اكو اتفاق بين الدكتور والصيدلي؟ بالضبط اكو اتفاقيه هاي منتهين من الاتفاقيه. هو احنا هسه تريد نعدلها يا خالي؟ زين والفقير شو يسوي؟ اللي ما عنده شيء والله الفقير الله وكيلك اللي هو بس رب العالمين. زين هسه انا تعرضوني 5 6 مخلصين فلوس على مود 5000 وانا من الناس صارت بيه هنا بهاي الصيدليه عازني 5000 دينار قلت لهم يابا الباكر هاكم هاي الجنسيه خلوها يمكم الباكر
اجيب لكم ال 5000 دينار. قال ما نقبل الا الدبره ال 5000 دينار. وثاني يوم يلا رجعت الله شاهد على العلاج على مود 5000 دينار. زين الفقير بس له رب العالمين. والسلام عليكم. ماشي عمي، هاي سالفه اسعار الادويه يعني شلون بدك تشوف؟ عندك مريض بالمستشفى ما يسوون عمليه، والله فقير هو جالس احنا جايبينه على يشتغل عامل، والله عامل ما عنده شيء، يعني ما سوى بالمستشفى الا خصوصي. 550 عمليه 550 يعني هو عامل يعني يشتغل حمال يعني يوميته 10000 بس زايد 15000. زين والادويه اسعار الادويه شلون؟ هذا يعني لو ما احنا تجمعنا له يعني شغلت طغينه. الادويه لا تحكي. ايه الفقير عمي له والله المرض 75 100 ابسط وصفه. شغله الدكاتره يكتبونها مشفر، نفس الصيدليه لو اكو صيدليات انسب يعني اكو صيدليات اسعار مناسبه، بس لا اقول له نفس الصيدليه تروح يخمطك اقل شيء علاج 100 150 الف باپی لێرە کار و کەسابەتەکەی نرخی دەرمان چۆنە بین؟ والله نرخی دەرمان بەڕاستی زۆر گرانە. جا گرانەکەش بخەرە ولاوە هەموو بۆتە اتفاقی، هەر دوکتێرێک و سەیدەلی خۆی هەیە، هەر لە شوێنێک و سعرێکە. ئارە والله هیچ نیزامێکی تیا نییە. ئەڵێن ڕێکەوتن لە نێوان دکتۆر و دەرمانسازەکانە هەیە، شتی وا هەیە؟ ئارە والله هەیە. خۆشیان باشە زانێ، ینی هەموو کەسێک کە بێت ئێرە زانێ ئەو دکتۆرە هەنێ دەرمان بە شێوەیەکی نووسێک سەیدەلیتر نازانێت ئیلا سەیدەلەکەی خۆی نەبێ، هەر لی تێناگە. ئیلا ئەو سەیدەلێکە خۆی نێرێ بۆ لای ئینجا لێ ئەڵە لی تێگە. باشە وترێ لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەکی تر نرخەکەی جیاوازە، شتی وا هەیە؟ زۆریش. ئایسە من بۆ من نابێ و قسێش لە بەر من کار و کەسابەتم دێری زۆربەی دەرمانخانەکانم نازن. من خۆم چمە بۆ لای زۆربە لە سەیدەلیەکان ڕەفیقی خۆم برادری خۆ من کەچی سارێکیان پێم بوو چمە لە شوێنی کڕیمە زۆر لەوە کەمتر. یعنی لە دەرمانێکە 5000 6000 فەرقی زۆر ئەگەر هەبێت. بەخوا 5-6000 فەرقی هەبووە. لێرە ئێمە چینی هەژارمان زۆرە لەم شارە. هەژار چی بکە بەڕێی تۆ کە پێویستی بەو دەرمانەیە و تیماری دەردی خۆی پێ بکە؟ وەڵا بێ قوربگا بەسەری خۆیە لەبەرەوەی گوێ بگرن لەم شارە نیقابێ شتێنێ بەسەریانە بسوڕێتەوە بەسەری ئەبێ ئەو دەرمانانە هەرێکی و سعری خۆی پێوە بێت بۆ لە هەر شوێنە بیکڕی بزانین سعرەکەی ئەوە نییە. لێرە و شتانە نییە. وەڵا ژار قوربەسەرە بێ بڕۆ پیاەکە چی بکەین ناچاریشە دکتۆر و گوشتێتر نییە ضرورية. يا بالله يسعدك. هلا قلبي. شلون صحة؟ الله يخليك. موضوعنا اليوم نحكي عن أسعار الأدوية. حلو. أنت هنا دا تشتغل صح؟ تمام أنا صار لي 12 سنة هنا أشتغل. شلون دا تشوف أسعار الأدوية والصيدليات؟ والله يا أخوي أسعار الأدوية والصيدليات عمي الفقير لا يجي هنا أحسن له. الله يعني لا يجي للصيدلية؟ لا يجي أصلا للصيدلية يعني اللي يجي والمشكلة يسمونها مشكلة كلها اتفاقية هنا. هاي من تيمنا. ثاني شيء اللي يجي يروح للدكتور يقول له ارجع لي. زين ليش يقول له ارجع لي؟ انا اريد اروح من غير صيدليه اشتري ليش ارجع عليه؟ يقول له لا ارجع لي انا واحد من الناس رحت اريد اسوي سنوني تمام؟ ف والله قال لي كتب لي على العلاج قال لي روح جيب لي العلاج هذا. رحت قلت له اروح من غير واحد عادي قال لي لا من هاي الصيدليه الا منها هاي. زين انا ما عندي عمي ما عندي هنا كبسولتين خلينا نقول شريطين يقول له 50000 انا اسبوع اشتغل انا ما طلع 50000. زين الاسعار يختلف من صيدليه الى صيدليه؟ يختلف اكثر من نص مو نص اكثر من نص. يعني اللي يجي هنا السعر اذا ب 50000 والله العظيم يروح بحي الحجاج ياخذه ب 25000 لو 23000. زين اي رقابه اي شيء ماكو؟ ماكو اخي ماكو. انا عمي هسه احنا نحكي ايران تعجبنا. ايران اذا ما عندك فوق التخصص ما يخليك تفتح صيدليه مو تفتح دكتور. هنا خلص ما حد اجى فتح له عياده. شنو هذا؟ زين الحكومه وين موضوعها؟ الحكومه وين؟ عمي خربانه الله وكيلك خربانه. نرخی دەرمان بەم جۆری ئێستای کە هەیە لە ناو دەرمانخانەکان چۆنە؟ بێخاوەنە کەس لێ بەراقەبەی بکات. الصيدليه تاخذ قاطين. دەواکە جاروایە لێرە ئەکڕم گرانترە لە شۆن تریکڕم هەرزانترە. نرخی دەرمان بەڕاستی زۆر گرانە. شريطين يقول له 50000 انا اسبوع اشتغل انا ما طلع 50000. سەیدەلیەکان زەمیریان نییە خاستن دکتۆرەکان بە تایبەت. یەکێکی ساکە نەخۆشەکەی و خۆ ناتوانم ڕۆ دەرمان بکڕێ. ئەمڕۆ بابەتەکەمان لەسەر نرخی دەرمانە بە تایبەت دەرمانسازەکان. نرخی دەرمان چۆنە بین؟ وەڵا نرخی دەرمانەوەی بینین زۆر گرانە.
ینی سەیدەلیەکان زەمیریان نییە خاستن دکتۆرەکان بە تایبەت هەنی تۆ چی بۆ سەردانی دکتۆرێ سەیدەلیان نیە خۆیان ناوەتە لەسەرەوە بۆتە نووسێ غێری ئەو سەیدەلیە نەبێ هەموو شارات بۆ بگەڕێ دەسە ناگەوێت بۆ لەبەرەوەی شتەکە سێ قاتە نووسن نەک دوو قاتیش مەبەستەوەی کە ڕێکەوتن لە نێوان سەیدەلی و دکتۆرەکان ئارە وەڵای سەر دکتۆرێ هاتۆتەم عیمارێ و دانیشتۆ لەگە سەیدەلیەکان ڕێکەوتۆ کرێکەشی بۆ دا سەیدەلیەکە پارە نادا دکتۆرەکە کرێ نادا بەس بۆی سەیدەلیەکە نەخۆشەکان بێن بۆ سەیدەلیەکەی دەرمان کڕن هەبووە بۆ نمونە لە نرخی ئەم دەرمانە لە سەیدەلێکی تر جیاوازتر بێ نرخەکەی خۆی زۆری شەوە نرخەکە جیاوازی زۆرە بەڵام شەریکەکان جیاوازە بۆ نمونام دکتۆرە لێرە عیلاجەکەت بۆ نووسێ لەم سەیدەلێ هەیە لە سەیدەلێتر هەیە بەڵام هەمان مارکە نیە هەمان شەریکە نییە فەرقی زۆرە ینی بە 20,000 فەرقیە بۆ لە دەرمانێکە خەڵکی هەژار لێرەیە بەڕێی تۆ چی بکە هەیە نەبووە ئێمە خۆمان شۆفێری تەکسینە لێرە ینی زۆر جار نەفەر سەرکەوتۆ پارەی تەکسیەکەی پێ نەماوە لە ماڵەوە دی بێمان کرێی تەکسیەکەی پێ نەماوە ینی زۆر جار نەخۆش سەرکەوتووە لەگەڵ ماوەی بیری لە پارەکە کردو حساباتی پارەکە کردوەوە بیری لە چارەسەرەکەی نەکردو کە چەند ئیسفادەیە بێ سەردانی دکتۆرەکەی کردو بەڕێی تۆ نرخی دەرمان چۆنە والله گرانە ئارە والله عالم فەقیرە پارە نیە هیچ نیە لەبایەنەوە حەبە چ دەکردی بە 10,000 بە 5 حەب هەیە بە 50,000 خۆم کڕیتم بەوە پیرژەکە 52,000 بای 10 ڕۆژ 15 ڕۆژە عەبی زەقت و شەکەرە هەموو گرانە ئارە ئەڵێن نرخی دەرمان لە دەرمانخانەیەک بۆ دەرمانخانەیەکی تر فەرقی هەیە جیاوازی هەیە وایە ئارە لە فەرقی زۆرە مەسە برادەرمە هەرزارم دەداتێ دەستی لایشکە گرانتر دەداتێ فەرقی زۆرە لە سەیدل بە سەیدل فەرقی هەیە هەموو شتێک فەرقی زۆرە ئەی باشە بەڕێی تۆک و هاوڵاتیەک پێت وانە ئیدارەیەم شارا بێت چاودێریەک لەسەر ئەم دەرمانخانانە دابنێت لەبەرەوە لەسەر هەموو دەرمانخانەکانە لەسەر دکتۆر دانێت دکتۆر 15,000 سەماعەکە دەگاتە سینگە چی لێ دەکاتن خواردنە چییە ئەوە خواردنە ئەوانە خواردنە عالەم پێویستی پێ بۆەوە لەبارەوە 10,000 5,000 ما پێ نابڕێ لێرە ئیش نییە کاسبی نیە تەکسیاتای واران 5,000 ئیش ناکە شەڕ دەکڕێتە 2,000 ئەلێ نەپەدەبات عەمەر شعبی بە 2,000 ئیش نییە لە ڕۆژێکا تۆ لەسەر عەرەبانەیە چەندی شەکەی وەڵاگە 5,000 ئیشکە مەمنونم عیلاجەکەت دەرمانەکەت بای چەنە عیلاجەکە وەڵای شەکەرەکە بای 24,000 پاکەتین بەشی هەفتەک ناکاتن ئەی باشە چۆنی پەیداکەی ئەگەر نەبێت چیەکەی وەڵای بەڕە قەرز دەکەن لەسەری ئەوە هەموو بە قەرزم هینایە لە عەدوە ئەی ئەگەر نەتبوو دەرمان بکڕی پیرێژنەکە چی لێ وەڵام دەی بکڕم خەر یارمەتی دەدا دەستین دەکردن بۆی ئارۆڵک برایەکەم گرانیە ئەمڕۆ من باسی نرخی دەرمانسازەکانەکەم نرخی دەرمانخانەکان بەگشتی تۆ وڵاتی شێم شارە نرخی ئەم دەرمانانت پێ چۆن وڵی دەرمانەکان زۆر زۆرە ئەنی ئەمەە گرانە پیا و یەکێک ئیساکە نەخۆشەکەی و خۆ ناتوان بە دەرمان بکڕێ ئیسە من لە داخۆ قاتمە بۆ عێراقە یعنی معقول نییە داخۆ قسەین سۆنەرێکی تیانەوێ منی ناردۆ بۆ عێراقە چۆن شوێنی من ناردۆ بۆ عێراقە وەرەقەی ئەمەی پێ لێرە لەوراکە ئەو حسێ مەسەریە بەس ئەتنێرێ خاص بۆ لای ئەو سۆنەر یان خاص بۆ لای ئەو ئیشاعە ئەمانیش ناکرێت سەر ئێمە ینی لەسەرمان حساب بکرێ معقول نییە ینی سەمە لە داخۆ خۆ بۆ سۆنەرەی بێن بۆ عێراقە یعنی داخۆ خەرێشتی تایە سۆنەرشی تایە بەڵام ناتنێرە بە لای ئەو سۆنەرە تێنێ بۆ لای ئێمە چونکە لەبەرەوەی شەریکن حسیان تایە سەیدەلەکانش هەر ئەینەن حسیان تایە ئەتنێرێ بە لای ئەو سەیدەلەیەکەوە گەرەکتە ئەڵێن ڕێککەوتن لە نێوان دکتۆر و سەیدەلەکانە هەر ڕێککەوتن لەگەڵ دکتۆرەکان و سەیدەلەکانە ڕێککەوتنیان هەیە ئێستا تۆ لەسەر جادەگەەوە سامی سەم لەگەڵ سامەرەکە بەلای کام دکتۆرە ڕووی کاکە تو علاقە چێ بزاکەم دەڵاریان هەیە لەسەر جادەکان ڕایان کردووە بەس بۆ ئەوەی نەخۆشەکان بڕۆم لای ئەو دکتۆرەکەوا خۆیان پێویستیانە ئەشڵێن ئەمە چەند جارێکە تەعاان ئەم کۆمنتە من خۆمەی خوێنمەوە ئەڵێن نرخی دەرمان بۆ دەرمانخانەیەک لەگەڵ دەرمانخانەیەکی ترە سەرەکانیان جیایە نرخەکانیان جیایە هەر زۆر زۆر جایسە من نمونەیەک بۆ دێنمەوە لەم کەرگووکە دەرمانەکردم بە 4,000 دینار من لە هەفتەغار خەڵک هەفتەغارم هەر لە دیەکەی خۆمانێکردم بە 2,000 دینار یعنی فەرق یعنی تو ئەمە ناو شار 4,000 لێسەنێ بەڵام لە دیەکەی 2,000 لێسەنێ هەر نەفس دەرمان و نەفس حەبە و نەفس شەریکەیشە یعنی شتەکان وای لێ هاتووە وڵی خەڵک بێزار بۆ لە گیان خۆی یعنی نەخۆشێک یەکەوێ ئەکەوێتە چۆن مەکینەکەوێتە سەرفەوەکەوێتە سەرفەوە پارەی پێ نامێنێ باسی خەڵکت کرد خەڵکی هەژار ئێمە هەموو وڵاتی هەموو شارێ هەڵبەت چینی هەژاری هەیە چینی هەژارمان زۆرە بە تایبەت لە کەرکووک ئەم هەژارە چی بکە وەڵام هەژارە تازە و هەژار بۆ لە عێراقەیە بەڵام حکومەتێک وایشە نییە و هەژارە یعنی ئیدارەی پڕپوختەی بدا ئێستا بۆ نمونە وەکو ڕعایە کراوە بۆ هەژار بڕە دەوڵەمەنەکان کردیانە ئەوەی دەوڵەمەنە کردێتی ئەوەیشی هەژارە یعنی واسەی شەکە ئەملای شەکە ولای شەکە بۆی ناکرێ زەمانتش پێ دەم نەفەر وا هەیە ڕعایی هەیە ڕاتبێتری هەیەن حکومەت
یعنی شتەکان وای لێ هاتووە حکوومەتەکەی ناتوانانی داری بدە. خۆشەویستانی من پسوولەیەکی پزیشکم پێەیە کە چەند جۆرێک لە دەرمانتیان نووسراوە حەزەکەم لای هەمووتان ڕوون بێ هەوڵ دەدەم لە ڕێی ئەم پسوولەیەوە بچمە ناو دەرمانخانەیەک با بزانم نرخی ئەم دەرمانی کە بەدەستی منە بای چەنە بە شێوەی نهێنی هەوڵ دەدەم بچمە ناو دەرمانخانەیەک دواتر بە هەمان شێوە دەرمانخانەیەکی تریش تاقیەکەینەوە ئێوە بینەر بن با بزانین نرخی ئەم دەرمانە بای چەنە بینەر سلام علیکم کاکە باشن باشی دکتۆر بێ زەحمەت ئەو عیلاجانە هەیە باشە بای چەند ئازێت پێشەوەی بیانی بە سارەکەی بزانم 62,000 هەمووی بای 62 باش با من تاکیدێ بکەم باش کامل کۆتایی سارەکەی چەندێک 58,000 باش هەمان ئەم عیلاجانەوە نیە هەمان شەریکەیە تێگەشت دووشەریتە بەڵێ پاکت باش تاکیدێکم و زیاد پێگەڕم سپاسانەکەم حەزەتانم لە سپاس بەڕێزان دوای ئەوەی چوومە ناو یەکێک لەو دەرمانخانانە ئەو پسوولەی کە دەرمانەکانی تیان نووسرا بوو وتیبایی 62,000 بەڵام دواتر دوای مامەڵەکردن و خاترم بگرا وتی 58,000 و سعری جوملە ئێمە هەر لەم پرۆگرامە ئەچینە ناو دەرمانخانەیەکی تر هەمان ئەم پسوولەیەشی پێشانەدەین با بزانین لەوێ نرخەکە بای چەند بینەر بن ئێستا من هەوڵ دەدەم هەمان ئەو پسوولەی کە چوومە دەرمانخانەیەک پێی وتم دەرمانەکان بای 62,000 لە کۆتاوتی 58,000 هەوڵ دەدەم بچمە دەرمانخانەیەکی تر با بزانم لەوێ نرخی ئەو پسوولەی ئەو هەمان پسوولەی کە چوومە و دەرمانخانەیە لەم دەرمانخانەی تر نرخەکەی چەنە بە هەمان شێوە هەوڵ دەدەم بە شێوەی نهێنی بڕۆمە ژوورەوە بینەر بن سلام علیکم دکتۆر چۆنی باشی حیاتم دکتۆر حەزێت نەبێت جا ئەم عیلاجانە بای چەنە ئەگەر هەیە بخوای تۆزێ پەلەمە ئەگەر حەزێت لێ بکێشی سپاس دەکەم دکتۆر پێشەوەی بێنێ بەس بە نرخەکەی بزانم حەزێت نەبێت پێشەوەی بیێنێ بە نرخەکەی بزانم حەزێت بە حەزێت من کێشە بیێنێت و ئەوە ڕەنگە پارەم پێ نەبێت هی من بوو دکتۆرە حەزێت من کێشە بەڵێ هەمووی بای چەندێ بوو 35 بۆ چەند ئەگە خاترم بگری شتێک سی 5,000 باش دەستم سپاس مەمنونم پاش ئەوەی کە نرخەکەم زانی ئەوبەت ناوی هیچ لەو دەرمانخانانە ناهێنم بەڵام پاش ئەوەی کە لەوێ نرخێک بوو لێرە نرخێکی تر لێرە ئەڵێ 35 بۆ 40,000 لەبێ وتی 62 لە کۆتا قەینا بە 58,000 من ئەڵێم بەر لەوەی بێمە کۆتای ئەم پرۆگرامە
بە کۆی گشتی لە شاری کەرکووک زیاتر لە 500 دەرمانخانە هەیە و هیچ چاودێریەک بەسەر هیچ دەرمانخانەیەکیش نییە. سەروی ئەوەی کە بە دوواداچوونمان کرد بۆمان دەرکەوت کە هیچ چاودێریەک بەسەر دەرمانخانەکان نییە و هەرکەو بە پێی میزاجی خۆی پێداویستی پزیشکی ئەفرۆشێت. ئێمەشە پرسیین بۆ زیاتر ئەم پەیامە بۆ ئیدارەی ئەم شارێ ئاخوو بۆچی ئەم بێسەرەوبەرەیە خەڵکی هەژارمان زۆرە لەم شار با لە ڕووی ویژدانەوە هەوڵبین هاوڕێک لەم شارە بینەوە. زۆری خەڵکیش لەو بابەتە نیگەران. من دێمە کۆتایی ئەم پرۆگرامە ومێت شەکەم پەیامێکمان گەیان دەبێت تا پرۆگرامێکی تر لە بابەتی ڕۆژ ڕێزی محەممەد عەلی و سافی پشتی کامەران قبول بخوازن. خواتان لەگەڵ.